ئێمە لە بەرەبیانی زۆر ئێمە لێرە ڕاوەستاوین تاقەمان کرد لەوێش پێشمەرگێک لە تەقەی لە داعشێ کرد کە لێیدا من چوومە سەری یەکەم کەس من کە چوومە سەر جەنازەی داعشەکە کە چوومە سەری TNT لە ناو جوعبەکەی بوو ویستم دەری کەم ڕای شەشم ئەملاوە هەر دووری خەمەوە بۆی کە بێن جەنازەکەی بێن مەملا هەر چەندێکمان کرد نەمانتوانی لەبەروی TNTەکە لە پشتشی حازیم پشتێن بوو کامل ئەو بوو لەوێ شتەکان لێمان کرد ئێمەش زیاد نەمانتوانی و دوای ئەوەش لێرە لە پەنجەرەکان و ئێمە ئێستا مقاومەمان لەگیانە هەیە ئەوان مقاومەیان هەیە بەسیە زوو دەرناکەون چی مەدرسەی گەورەیە بەسەر غورفەکانە ئەگەڕن هەر جاری لە غورفەیەکەوە تەقاکەن ئێمە خۆبەخشین هاوڵاتی ئەم شارین خۆمانە بەخشین بەم شارە ئەم گەنجە جوانانت بینیوە هەمووی ئامادەین لە پێناوی ئەو تۆڕانی کە لەناو داعشانیان و تۆڕە خەوتوانن بەتەمان هەرچی پیلانەکەوێ بەرامبەر کورد و عەرەب و تورکمانە بیکانیان بەرامبەر هاوڵاتیانی کەرکووک ئێمە ئامادەین سنگی خۆمان بەرامبەری ئەو فشەکانە داناوە و خۆبەخشین و هەتاکو ماوین پارێزگایی لەم خاک و نیشتیمان ناکەین.